سڵاوتان لەبێت. لە کاتژمێر 12 شەوی ڕابردووە لیستە بەشداربووەکانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم بانگەشەی هەڵبژاردننی لیست و کاندیدەکانیان دەست پێ کردەوە و چەندین ڕێگەی جیاوازیشیان بەکاردەهێنرێ بۆ بانگەشەی هەڵبژاردنەکانیان. زۆرینەی لایەنە سیاسیەکانی بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووی هەرێم تیم و گروپی بانگەشەی هەڵبژاردنیان دروست کردو و بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێژرا بانگەشەکانیان دەست پێ کردو و کارنامەی هەڵبژاردن و دروشمەکانی خۆیان خستۆتە ڕوو. لە پرسراوی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی ڕایگەیان ئەگەر لە ماوەی 72 کاتژمێردا لیستەکانی بانگەشە و پڕۆپاگەندەی هەڵبژاردنەکانیان لەسەر ستونی کارەبا و قوتابخانە و باخچە و شوێنە گشتیەکان لێ نەکەنەوە شارەوانی سلێمانی خۆی تابلۆ و ئاڵای لیستەکان لێ دەکاتەوە. ڕزگار ئەحمەد لە پرسراوی خزمەتگوزاری سەرۆکاتی شارەوانی سلێمانی وتیشی شارەوانی سلێمانی لیستەکانی ئاگادار کردوتەوە کە لە باخچە و قوتابخانە و شوێنە ئاینیەکان و لەسەر ستونی کارەباکان پڕۆپاگەندەی هەڵبژاردن و تابلۆ و ئاڵای حیزبەکانیان هەڵنەواسن، بەڵام لە یەکەم ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنەوە زۆربەی لیستەکان سەرپێچی ئەو ڕێنمایی شارەوانی سلێمانیان کردووە. وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان داوایەک ئاڕاستی وتاربێژ و ئیمامی مزگەوتەکان دەکات و ئاگاداریان دەکاتەوە خۆیان لە بانگەشەی هەڵبژاردن بە دوور بگرن. لە پەیامێکی داکەوێنەیەکی بۆ NRT نێرداوە کامل حاجی عەلی وەزیری ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە سەرجەم ئیمام و وتاربێژ و زانایانی ئاینی و سەرجەم فەرمانبەرانی وەزارەتی ئەوقاف دەکات کە لە ماوەی پڕۆپاگەندەی هەڵبژاردندا خۆیان بە دوور بگرن لە هەر بابەتێک بەدەر لە ڕێنمایەکانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان. ناجێگیری ڕەوشی ئاسایی لە شاری بەغدا درێژەی هەیە و سەرچاوەیەکی لە وەزارەتی ناوخۆی عێراق ئاشکرای کرد لە ئەنجامی زنجیرەیەک تەقینەوە لە شارەکە لانی کەم 31 کەس کوژران و 98 تریش بریندار بوون. پێشبینیشی کرد ژمارەی کوژراوەکان ڕوو لە زیادبوون بکە. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کرد کە ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو لە ناوچەی شەعب لە باکووری شاری بەغدا تەقیە و لە ئەنجامدا 8 کەس کوژران و 14 تریش بریندار بوون. هەروەها بەهۆی تەقینەوەی 4 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوە لە ناوچەی کازمیا 9 کەس کوژران و 27 تریش بریندار بوون. بەهۆی بەکارهێنانی چەکی کیمیایی دژ بە گەلەکەی وەزیری بەرگری ئەمریکا ڕایگەیان هێزەکانیان لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ وەشاندنی گورزی سەربازی دژ بە حکوومەتی بەشار ئەسەد ئەگەر باراک ئۆباما بڕیاری لەسەر بدا. لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا چاک ریگل ئاماژەی بەوە کرد کە چەندەکەیەکی سەربازی ڕەوانەی ناوچەکە کردووە تا هەر بڕیارێک جێبەجێ بکە سەبارەت بە بەکارهێنانی هێز دژ بە حکوومەتی دیمەشق. وتیشی ئەو زانیاریە هەواڵگریانەی کە پشکنەرە نێودەوڵەتیەکان کویان کردوتەوە دەیسەلمێنن حکوومەتی سووریا لە هێرشە کیمیایەکەی هەفتەی ڕابردوو بەرپرسە. لە یەکەم دیداریدا لەگەڵ نوێنەرانی کابینەی نوێی حکوومەتەکەی حەسەن ڕۆحانی عەلی خامنەیی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران هۆشداریدایە ئەمریکا لە ئەگەری هەر جۆرە پەلامەرێکی سەربازی بۆ سەر سووریا. خامنەیی لە بەشێک لە قسەکانیدا ڕایگەیاند ناوچی خۆرهەڵاتی ناوڕاست وەک بەرمیلێکی تەقەمەنی وایە. هەر جۆرە دەستێوەردانێکی سەربازی داهاتووی ئەو ناوچەیە دەخاتە دۆخێکی نادیارەوە. لێ نافتیەوە کورتی هەواڵەکانم پێشکەشکردن شاد و کامەران بن.